سڵاو. ئازاری پاژنەی پێ چییە؟ ئازاری پاژنەی پێ ناونیشانی باس خواسی ئەو ڕۆمان دەبێت. لەم بابەتەدا باسی ئازاری پاژنەی پێ دەکەین کە نەخۆشەکە زۆربەی جار لە بەیانیان زوو بەبێ ئەوەی هیچ کارێکی ئەنجامدا بێ ژانی دەبێت، ناچار دەبێت لە چەند هەنگاوی یەکەم لەسەر پەنجەکانی پێی بڕوە، دواتر سەبر ئەو ژانەی کەمتر دەبێتەوە و ژانێکی ئاسایی دەباتە سەر، دواتر لە کۆتایی ڕۆژێکی پڕماندوو بوون شەو لە ناوجێ ئازارەکەی دەست پێ دەکاتەوە. ئەم بابەتە هۆکارەکەی بریتە لە هەوکردنی پەردەی ژێرپێ کە بەرپرسە لە قەوس کەوانی ژێرپێ لە ئەنجامی فشارێکی زۆر لەسەر پێیەکان دروست دەبێت کە ئەمەش بەتایبەت لەو کەسانە زۆرە کە قەڵەون یاخود زۆر ماندوون یاخود زۆر لە پێوەڕادەوەستن بەتایبەت لە ئافرەتەکان لە کاتی تەڕبوون و شوشتنی حەوشە ڕوودەدا کە دەبێتە هۆی هەوکردنی ماسوولکەکانی دەوری گۆزی. بۆ دەستنیشانکردنی ئەم جۆرە حاڵەتە پێویستمان بە پشکنینی تیشک ئەشیعان نییە، بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر ئەشعەکەی گرت لەوانەیە تۆزێکی زیادە ئێسکێکە لە ناو خەڵکی بە ئێسکی نەرم یا ئێسکی زیادەی ژێرپێ ناسراوە دەربکەوێ. لە دوای دەستنیشانکردنی لەلایەن پزیشکی پسپۆڕەوە هەڵدەستین بە دەستپێکردنی پرۆتۆکۆلی چارەسەری ئەم جۆرە حاڵەتە کە پێکاتووە لە دەرمانی ئازارشێن، هەروەها گۆڕینی ستایلی ژیان بە کەمکردنەوەی فشارەکانی سەر پێیەکانی دابەزاندنی چێش، هەروەها بەکارهێنانی پێڵاو و ناوکەفی نەرم. دواتر دوای کەمبوونەوەی ئازارەکەی دەست دەکەین بە ئەنجامدانی چەند وەرزشێکی تایبەت، هەروەها چارەسەری سروشتی لە حاڵەتێکدا کە ئەگەر نەخۆشەکە سوودی لەم جۆرە چارەسەریانە نەبینی دەچینە قۆناغی دووەم کە بریتە لە بەکارهێنانی پلازما کە بڕێک لە نەخۆشەکان سوودی لێ دەبینن. دواتر قۆناغی دابێ بریتێ لە دەرزی لێدان لە ژێرپێ. قۆناغی کۆتایی ئەگەر نەخۆشەکە ئیسفادەی لەم جۆرە چارەسەریانە نەبینی، دوای چەندین مانگ و زیاتر لە ساڵێک دەتوانین نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین، ئەویش بۆ ئەوەی کە ئازارەکەی کەمتر بێتەوە. تەندروست. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.